پیاوی دوژنە جەرگی کونکونە یان جێژە فیرۆز بیسادی ئەوە لەسەر قەبرانم لۆ ئاگادێنی نوێیان باز نەکردی بڕۆ قەینا بەڵام بەمەرجێ بای شتێ بخوێن لۆ من ساری بەکرێ دەبم سیقەو نییە لۆ من دڕێری بەکرێ دەبم تەسکەرم لێسەنیەوە بە کارتی شاریاریە وەکردت بەدوو سعدی ئەی وەیلەو هەڵمایە ئەم جارە چی قەومایە لا نێوان دوژندا سعدی مۆگ لە بەرازدا ئەی خەچیە پێم ناکرێ پێ کورە کوڕم بێژە کورە پێشە بۆ هاکەیت؟ سبەی جێژنەیە سبەی لەماری گۆنام تقریبەن وەختی عەسرێ دێ باشە ئەوە دیتە ئێستا زانیتان سعدی جەرگی دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە